22 ساڵ بەسەر ڕووخانی ڕژەمی بەعەسدا تێپەڕ دەبێت کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا گەلی کورد و عێراق لە ژێر زوڵم و ستەمی ڕژەمی بەعەس ڕزگار کران. کورد ڕۆڵێکی گەورەی لە ڕزگارکردنی عێراقدا هەبوو. ڕژەمی بەعەس بە درێژایی مێژوو هەوڵی قڕکردنی نەتەوەی کوردیدا و ئەنفال و کیمیابارانی دژی هەرێمی کوردستان ئەنجامدا. کورد بەشدارێکی کارایی هەبوو لە ڕزگارکردنی عێراقدا لە دەستی ڕژەمی بەعسی ڕووخاو، بەڵام دوای ڕووخان تا ئێستا عێراق سەقامگیر نەبووە و کێشە و گرفتی زۆری هەیە و با شێوەی جیاجیا هەوڵی لە قاڵبدانی کورد و حکوومەتی هەرێم دەدرێت. That regime pledged to reveal and destroy all its weapons of mass destruction as a condition for ending the Persian Gulf War. پێش هێرشکردنە سەر بەغداد جۆرج بۆشی کوڕ سەرۆکی ئەو کاتی ئەمریکا لا گوتارێکدا داوای لا سەدام حوسێن کرد لە ماوەی 48 کات ژمێردا دەست لە دەسەڵات هەڵگرێت و خۆی و کوڕەکانی عێراق بگەڵن، بەڵام سەدام حوسێن بە داواکەی ڕازی نەبوو. هەر بۆیە هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا بڕیاریدا کاتژمێری سفر هێرش بکاتە سەر عێراق و کۆتایی با ڕژەمەکەی سەدام و دار و دەستەکەی بێنرێت. هاوکات لە کاتژمێر 5 خولەکی بەرەبەیانی 20 ئازاری ساڵی 2003 ئەمریکا و هاوپەیمانان یەکەم گورزی ئاسمانیان لە عێراق وەشاند بە مەبەستی لە ناوبردننی ڕژەمی بەعەس. لە 9 نیسانی هەمان ساڵ و دوای تێپەڕبوونی 21 ڕۆژ عێراق لەلایەن هاوپەیمانان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کرا و پەیکەری سەدام حوسێن لە پایتەختی عێراق ڕووخێندرا. ڕۆژی دواتر لە ڕێگەی فڕۆکەی جەنگی و موشەکی دووراوێژەوە زۆربەی سەربازگە و بنکە سەربازەکانی حکوومەتی عێراق لە بەسڕە، مووسڵ و کەرکووک و دەوروبەری بەغداد کرانە ئاماچ. ڕۆژی 25 ئازاری ساڵی 2023 نزیکەی 4000 سەربازی هێزی دەریایی مارێنز لە ڕێگەی ئاوی کەنداوەوە گەیشتنە شاری ناسریە و بەرەو بەغدای پایتەخت پێشڕەویان دەست پێ کرد. لە 26 ئازاردا کەتیبەی 173 ئەمریکی لە ئاسمانەوە لە نزیک شاری کەرکووکدا بەزی و بە پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستان ناوچەکانی دەوروبەری کەرکووکیان پاک کردەوە. هێرشی توندکرایە سەر کۆمەڵگەی کۆشکی سەرۆکایەتی و گاردی کۆماری و پێکە سەربازی وەمیەکانی ڕژەمی عێراق. شەڕەکە لە ژێر ناوی پرۆسەی ئازادی عێراق بەڕێوەچوو. هەردوو وڵاتی بەریتانیا و ئوسترالیا هاوکاری سەرەکی ئەمریکا بوون. ئەمریکا بۆ شەڕی کۆنتڕۆڵکردنی عێراق توانی هاوپەیمانەتی لەگەڵ 49 وڵات دروست بکات. ژمارەی گشتی سەربازانی هاوپەیمانان زیاتر لە 3000 سەرباز بوون. لەو ژمارەیەش 250,000 سەربازی ئەمریکی و 45,000 سەربازی بەریتانی و لەگەڵ ژمارەیەک سەربازی دیکەی وڵاتانی ئەندام لە هاوپەیمانێتەکە. ڕۆژی 2 نیسانی ساڵی 2003 دوای ڕوبەڕووبوونەوەیکی قورس لەگەڵ سوپای عێراق هێزی مارێنزی ئەمریکی ڕێگەی خۆیان بەرەو بەغداد کردەوە. ڕۆژی 4 نیسان هێزەکانی مارێنز دەستیان بەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد داگرت. هاوکات تەلەڤیزیۆنی بەغداد وێنەی سەدام حوسێنی بڵاو کردەوە کە لە ناو گەڕەکێکی شاری بەغداد قسەی بۆ خەڵک دەکرد. لە ڕۆژی 7 نیسان هێزەکانی ئەمریکا دەستیان بەسەر 3 کۆشکی سەرۆکایەتی داگرت لە بەغداد، بەڵام محەممەد سەعید سەحاف وەزیری ڕاگەاندنی ئەو کاتی عێراق ئەو هەواڵەی ڕەت کردەوە و وتی ئێمە گەمارۆی ئەو عروجانەمانداوە، بەڵام دواتر هەمان نازنا و بەسەر خۆیدا سەپێندرا. ڕۆژی 9 نیسان ئەمریکا بهێنانە خوارەوەی پەیکەری سەدام حوسێن لە گۆڕەپانی فیردەوس پەیامی ڕووخانی ڕژەمی بەعسی لە عێراق بە هەموو جیهان ڕاگەیاند. بەوەش کۆتایی بە حکمی نزیکەی چارەکە سەدەیەک لە حکمی سەدام حوسێن و 35 ساڵی حکمی حیزبی بەعەس هات لە عێراقدا. بەپێ ئەمەرەکان لە 19 ڕۆژی پرۆسەی ئازادکردنی عێراقدا 139 سەربازی ئەمریکی و 33 سەربازی بەریتانی کوژران. هەروەها بەهۆی ئۆپراسیۆنەکەەوە نزیکەی 7300 هاوڵاتی عێراقی کوژران، بەڵام تا ئێستا ئامارێکی ورد لەسەر ژمارەی کوژراوانی سوپای عێراق بڵاو نەکراوەتەوە. هەروەها دوای زیاتر لە 8 مانگ لە ڕاگەاندنی ئازادکردنی عێراق ڕۆژی 12 2003 لە کێڵگەیەکی نزیکتکریت سەدام حوسێن لە ژێرزەمینێکی بچووک لەلایەن هێزێکی تایبەتی ئەمریکاوە دەستگیر کرا. دوای دەستگیرکردنیشی دادگای باڵای تاوانەکانی عێراق دامەزرا و چەندین تۆمەت ڕوبەڕووی سەدام و سەرانی ڕژێمەکەی کرایەوە.
یەکەم دۆسیەش کە سەدامی لەسەر دادگایی کرا تاوانی دووجێل بوو. دواتر دادگای